ئێمە وەکو کارگەی ئایسان لە قزای سەیسادە کە کارکەمەدا مەزان بۆ دروستکردنی جلوبەرێک بەڵام کە ڤایرۆسی کۆرۆنا تەواوی دنیای گرتەوە تاوای مرۆڤایەتی گرتەوە بۆی ئەمێش بیرمان لەوە کردەوە کە کارەکەمان خینە خزمەتی خەڵکی خۆمان وڵاتی خۆمان بۆیە دەستمان کرد بە بەرهەمێنانی ماسک و جلوبەرگی پزیشکی لێرە بە 13 کارمەندۆ بە بێوچان ئیشەکەین هەوڵمانداوە زۆرترین بەرهەم بخەینە بازاڕە ڕۆژی 1000 بۆ 1100 چونکە هیچ کەس هاوکاریمان ناکات نە حکومەت کەسانی سەرمایه‌دار بۆ ئێستا تواناکانمان سنووردار هەرۆممان پێ بەرهەمێنن بازاڕەکان یاریمی کوردستان و دەم و دەستگا حکومیەکان نا کۆمپانیا تەندروستەکان و دەستگا حکومیەکان یاریمی کوردستان ئای لە ئێستا هەر زۆر گرنگە چونکە ئەگە بەرهەمی خۆماڵیشمانەیە بەرهەمی دەرەکی هەر نییە ئەگە بەرهەمەکەی خۆشمانەیە بەرهەمی دەرەکی هەر نییە چکە وڵاتانی کە بەرهەمهێنی ماسک بوون ئیسە بوون بە بەکاربەری ماسک کەواتە قەیرانەکە ئەمە زیاتر قۆڵی کردێتەوە ئەوە لە وڵاتانی دراوسێ یەنین کە شێوەیەکی زۆر تایبەتە قوماشێکی زۆر تایبەتە ئەم بەدەستمانەکە بە کوالیتیکی زۆر زواج دروستیەکەین کە 4 فیلتەرە ماسکەکانمان کە لە نرخی دەرەوەی هەزانترێ فرۆشی وڵی گرفتەکان ئێمە ئەوەیە کە بۆکو حکوومەت هاوکاریمان ناکەن بۆ کارەبا بۆ گاز بۆ کۆمەڵی زۆری پێداویستی کە هێنانی کاڵاکانە لە دەرەوە بۆی لێرەداوا لە حکوومەت و کەسانی سەرمایه‌دارەکەین کە بەشێکی ئەم بارەدارایە لەسەر ئێمە سووک بکەن و هەوڵ بین ئامێروشی زیاتر بێنین بۆەوەی بەرهەمەکەمان زیاتر بێت. لە ئێستا چاودێر بۆن ڕێنمایە تەندروستەکان بە تەواوەتی جێبەجێمان کردووە هەر لە بۆ نمونە دابڕانی لە کەشی دەرەوە بە تەواوەتی دامان بڕیوە هەوڵماندا ئەو کەسانی کە هێنە ناو کارگەکەەوە بە شێوەیەکی تایبەت بێن و کە خۆمان و خەڵکیشمان پارێزنەوە ڤایرۆس. لە دوای ئەوەی کە قوماشەکان ئەبڕن و پاشان ئەیدورن هێنینە ئێرە بە دەرەجەیەکی دیاریکرا و بە ئوتو گەرمی ئەەکەین و پاشان بەم شێوەیە ڕێکی ئەەکەین بۆی بۆ درومانەکە کار ئاسانی بێ. ڕازم سپاس بۆخوا و بە بۆنەی ئەم کارگەیشەوە کۆمەڵێک لەم گەنجانە توانیمانە لێرە ئیش بکەین کارێکی باشە و ئیشەڵا بەردەوامیشە بێ. ڕۆژانە لێرە 8 ساعت کار ئەکەین لە ساعت 8 بەیانیەوە هەتا ساعت 4 ئێوارە لێرە کار ئەکەین. گرنگیان کار بۆ ئێمە ئەوەیە یعنی بێکار نابیت لە ماڵەوە ئەو نەدانانیشی بۆ ئێمە ئەو زۆر باشە. ئیشەکەی من لێرە دوای ئەوەی کە قماشەکان ئەبڕێت لەلایەن کارمەندێکمانەوە دوای بڕینی قماشەکان ئەبرێت لای خەیاتێکمان ئەوش ڕاستە تەقەڵێکی بۆ ئەکات دوای ڕاستە تەقەڵەکە ئوتومان هەیە لە دوای ئوتوکردن ئەم ماسکەکانمان دابش ئەکرێت بەسەر خەیاتەکانە ئێمە لێرە کۆتا ئیش بۆ ماسکەکان ئەەکەین واتە دانانی تەلێکە لەگەڵ لاستیکەکانی لێرە توانەمان تا یعنی بڵێن زۆر نێدەستمان کردووە بەم ئیشە چکە بەدانەشە ڕۆژێک دانەی تقریبەن 250 دانە دروست ئەکرێت بۆ پێوان.